خوێندکاران یازوو خۆشەویست ساڵتان لێبێ پیرۆزباییتان لێکم بە بۆنەی تەواوبوونی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمی خوێندن ومێدی سەرکەوتن و خۆشببختی بۆ هەمووتان نەخواست. پێم باش بوو بە دەڕێنمایی خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست بکەم لە بەدیهێنانی هیوا و ئاوات و خواستەکانتان لەم پشوەیە. یەکەم، ئەم پشووە بکەنە هەلێک بۆ تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی لەگەڵ خزم و کەس و ناسیا و دۆست و هاوڕێی خۆشەویستەکانتان. واز لە کات فەوتاندن بێنن هەمووی بەخەو بەسەری مەبن لە بەرەوەی تەمەەن یەکجارە و ناگەڕێتەوە. خاڵی دووهام، ئەو خوێندکارانی کە لە پۆلا کۆتاکانن هەوڵ بدەن ئەو وانانەی کە لاوازنتیا یان نمرەی باشیان بەدەست نەهێناوە بیکەنە دەرفەتێک سعی باشتری تیا بکەن و خۆتان بەرزکەنەوە. خاڵی سێهام، پلاندا بنێن بۆ ئەوەی کە ئەو کاتەی کە ماوە لە وەرزی دووهەما بزانی چی ئەەکەیت، ژیان چۆن بەسرە بیت، خوێندن چۆن ئەەکەیت، پەیوەندیەکانت چۆن ڕێگەخەیت، هەموو کارەکان کتیا بنووسە، چونکە پلانی نووسراو باشترە لە پلانێک کە تەنها لە مێشکی کەسەکان نابێت. خاڵی چوارەم، لە وەرزی دووهەما کاتێک خوێندن دەست پێکەیتەوە ئاگاداری ئەوە بە سعی ڕۆژانە لە هەموو کارێک گرنگترە. سعی ڕۆژانش بریتە لە before in after، واتە پێش ئەوەی بچیتە پۆلەوە سعی بکەیت کەمێک و لە پۆلا جوان گوێ بگریت و دوایی کە هاتیتەوە ماڵەوە بتوانیت ئەو بابەتی خوێندوتە مراجعی بکەیتەوە لە بەریکی پرسیارەکان حەل بکەیت. بەو شێوازە بە تەواوەتی لە مێشکدا ئەچەسپێت. ئەگەر دواکەوتویت لە بابەتێکە یا مۆزوعێکە لە وەرزی یەکەمە هەوڵ بدە لەم وەرزەیە لەم پشووە قەرەبووی بکەرەوە. ئەگەر ناتوانانی قەرەبووی بکەیتەوە وازی لێبێنە هەڵی گرە بۆ ئەوەی وەرزی دووەمیشە لێ تێک نەدا. خاڵی شەشەم، هەوڵ بدە کەم و کورتیەکان کە کەم تەرخەمیەکان کە هەبووە لەوەی کە نمرت نەهێناوە بیخەرە ئەستۆی خۆت، نەیخەرە ئەستۆی مامۆستا و مەکتەب و دایک و باوک و هاوڕێ و کەس و کار، چونکە ئەگەر وا بکەیت هەمان کێشە ئەمێنێتەوە و ناتوانانی بەرەو پێشەوە بێت. بەڵام ئەگەر خستە ئەستۆی خۆت ئەو کاتە بەدەستی خۆتە ئەتوانی چارەسەری بکەیت. خاڵی حەوتەم، دەرونی خۆت ئاسوودە بکە، بە خۆشەویستی ڕای بێنە، دوور بکەورە لە ڕق و عینادی و کینە، چونکە ئەمانە ژیانت بە تەواوەتی تێگەدات. خاڵی هەشتەم، ئەگەر ئەتەوێ بخوێنی ڕێک و پێک بخوێنە، ئەگەر ناتوێ بخوێنی بڕۆ کاسبی بکە، بڕۆ بە دوای ئیش و کارەکانی خۆتە. بەڵام مادام هاتوویتە خوێندن مەڵێ خوێندن سوودی نییە و داهاتووی نییە، بەڕێک و پێکی بخوێنە. خاڵی نوێهەم، کات مەفەوتێنە، چونکە کات بەشێکە لەوەی کە بتوانی چی بەدەستەهێنیت، جددی بەتیا. خاڵی ئەخیر و کۆتایی بریتیە لەوەی کە ڕێز و خۆشەویستی بۆ نزیکەکان دەربڕە، چونکە ئەوانە سەرۆت و سامانێکن کە قەرەبوو ناکرێنەوە.